2 ساڵ بەر لە ئێستا مەسرور بارزانی بە قاتێکی مارکەی گرانبەها چۆن ناوهۆڵی پەرلەمانی هەرێم و لە بەردەم نوێنەرانی گەل دەستی لەسەر قورعانەکەی سەر مێزەکەی دانا و قەسەمی بە خودای مەزن خوارد کە بەرژەوەندی و یەکریزی لە بەرچاو بگرێت و ڕێزە تەواوی یاسا و ڕەچاوکراوەکانی هەرێم بگرێت. اینجا بەو قورعانەی کە مەسرور بارزانی لە پەرلەمان سوێندی پێخوارد کەوا دەستپاک بێت و ڕازگۆ بێت، نیەتی ئەوەم نەبوو جارێشتر باز لەو 18 ملیۆنە بکەمەوە کە بەهای یەک لە ڤێلاکانیەتی لە ئەمریکا. ڕەنگە بپرسن بۆ چونکە ئەو 18 ملیۆن دۆلارە لە چاو دزینی سامانی گشتی وڵات وەکو 18,000 دینار وایە. بەڵام کاتێک مرۆڤ دەبینێ سەرباریەوەش هاتووە بە ناوی حکوومەتەوە تۆمەتی ئەخلاقی بۆ ژنە کوردێک هەڵدەبەستێ، ئەگەر بێدەنگ بین خوددا بمانگرێ. آخر دەبێت ئەمە چ ویژدانێک بێت ڕێگەت پێ بدا لە پێناو شاردنەوەی گەندەڵی و بەهدەردانی سامانی نیشتیمان تا ئەو ئاستەی تۆمەتی ئەخلاقی بدەیتە پاڵ ژنە کوردێک. سەیری ئەو سەمەرەی وڵات بکەن. آخر کەی کەلتور و پەروەردەی کوردەواری فتوای ئەمەی داوە تۆ بیت بەم شێوەیە ئاشکرایە سوکایەتی بەژنان بکەیت لە کاتێکدا هەر خۆیان لە بۆنەکان دێنە سەر شاشەکان و دروشمی قەبا لەبارەی پاراستنی مافەکانی ژنان دەڵێنەوە. دەبێت دەرچووی کام پەروەردە بێت کە شکۆ و کەرامەتی ئینسان هێندە بێنرخ سیر بکات. ئەی کەسێک نییە بۆی ڕاستکاتەوە بڵێتە سەرۆکی حکوومەت و ستافەکەی کە شکۆی ئینسان لەسەروی هەموو شتێکەوەیە هەرگیز بە پارە و سامان بەراورد ناکرێت. تێمگەێنن ئەمە چ ڕوو دەدات لێرە؟ من مەسرور مەسعود مستەفا بارزانی بە خودای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکەتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا ڕەچاوکراوەکان بگرم. پرسی ڤێلا 18 ملیۆن دۆلارەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت لە ئەمریکا زۆرترین کاردانەوەی بەدوای خۆی داهێناوە پەردەی لەسەر کۆمەڵێک بابەتی نهێنی هەڵدایەوە. دوای بڵاوبوونەوەی ئەو راپۆرتە لەلایەن زاک کۆپلین ڕۆژنامەنووسە ئەمریکیەکە کاتێیدا ئاشکرای کرد مەسرور بارزانی ڤێلایەکی لە ئەمریکا بە بەهای زیاتر لە 18 ملیۆن دۆلار کڕیوە. لە وەڵامدا نووسینگەی سەرۆکی حکوومەت راپۆرتەکەی ڕەت کردەوە و بە بێبنەما وەسفی کردووە. هەروەها تۆمەتی ئەخلاقی و پەیوەندی سۆزداریشی داوەتە پاڵ ژنە چالاکوانێکی کورد لە ئەمریکا و ڕایگەیان هاوژینی پەرلەمانتارێکی پێشووی عێراق بەهۆی ئەو پەیوەندیەی هەیەی وای لەو ڕۆژنامەوانە کردووە کە ئەو راپۆرتە بڵاو بکاتەوە. بەڵام بێ ئاگا بوو لەوەی کە ئەمریکا هەرێمی کوردستان نییە و تۆمەت بەخشینەوەش بەسەر کەم کەسەوە دەڕوات. هەرزوو پرۆژەی لێپرسینەوەی بەرپرسیارەتی حکوومەت لە ڕاگەندراوێکدا ئاماژەی بەوە کردووە مەسرور بارزانی لێکۆڵەرەکەی ئەوانی بەوە تۆمەتبار کردووە کە گوایە پەیوەندی لەگەڵ کچە چالاکوانێکی کووردا هەیە و دەشڵێت لێکۆڵەرەوەکەمان هەرگیز ئەم کچە چالاکوانەی نەبینیوە و ناشیناسێت. بەشێکی دیکەی ڕاگەندراوەکەدا هاتووە ئێمە لە راپۆرتەکەماندا پشتمان بە تۆمار و بەڵگە فەرمیەکانی حکوومەت بەستووە لە حکوومەتی فیدرالی ئەمریکا وەرمانگرتووە. لە کۆتایی ڕاگەندراوەکەی ئەو میدیا ئەمریکیەدا هاتووە ئیدانەی هەر جۆرە هێرش و ناوزڕاندنێک بۆ سەر چالاکوان و ڕۆژنامەنووسان دەکەین لە هەرێمی کوردستان. ئاماژەی بەوەش کردووە ئیدانەی دۆسیە داراییە نهێنیەکانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانش دەکەین. پرۆژەی لێپرسینەوەی بەرپرسیارەتی حکوومەت ڕێکخراوێکی قازانجنەویستی ئەمریکیە ساڵی 1977 دامەزراوە. بارەگاکەشی لە واشنگتنی پایتەختی ئەمریکایە لەسەر ئاشکراکردنی گەندەڵی و دۆسیە هەستیارە داراییەکانی بەرپرسان و کاربەدەستانی حکوومەت لە جیهاندا کار دەکات. لە راپۆرتەکەیدا میدیا ئەمریکیەکە بەڵگەی کڕینی ڤێلاکە و واژۆی سەرۆکی حکوومەتی لەسەر ڕێکەوتنی کڕینی ڤێلاکە ئاماژە پێکردووە.